شەهید زەردەشت بە تێکۆشانی خۆی وانەیەکی زۆر گەورەی فێرکردین، ئەویش لە هەر کوێیەک دوژمنکاری لەسەر گەلەکەمان هەبوو خۆمان بە بەرپرسیار ببینین و شوێن و جێگا گرنگ نییە. گرنگ ئەوەیە کوردستان بپارێزین و یەکێتیەکی و یەخستنی خەبات و تێکۆشان لە پێناوی یەکێتی نەتەوەییدا تەنها ڕێگەیە کە دەمانگەێنێتە ئامانج. شەهید زەردەشت نەک بە تەنها شەهیدی بنەماڵەکەیەتی، بەڵکو شەهیدی هەموو کوردستانە. بۆ خاوەن دەرکەوتن لە شەهید زەردەشت و تەواوی شەهیدانی ئازادی کوردستان بەردەوامی ڕێی ڕێبازانە وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان تا گەیشتن بە هیوا و ئاوەتەکانیان خۆمان بە بەرپرسیار دەبێنین. دەڤەری گەرمیان هەمومان دەزانین کە دەڤەری قوربانیدان و تێکۆشان و بەرخۆدان بوو دەبێت. و تا ئەم ساتێشی کە ئێمە تێدای ئەم دەڤەرە لە بەرخۆدانیدایە. بۆیە نمونەی شەهید کاروانگابار و شەهید دەرسیم و شەهید بۆتان و شەهید هیڤارا و شەهید شاهۆکان لەم گەرمیانەدا دەبنە نمونەیەکە جێگەی شانازی هەر یەکێک لە ئێمە و تەواوی ئازادی خوازانی مرۆڤایەتی بن بە تایبەتی گەرمیانیەکان. لە عەقڵیەتی شەهید سەردەشتدا عەقڵیەتی پارچەگەرێتی نەبووە، عەقڵیەتی پاراستنی نەتەوەیی، عەقڵیەتی پاراستنی جەوهەری، پاراستنی مرۆڤایەتی هەبووە. بۆیە کاتێکە لە گەرمیاندا یاخود لە جەلەولا و قەرەتەپە و خانەقین و کەلاردا پێویستی بە بەرگری ئەبێ، شەهید بەکر ئامادەیە چەک هەڵگرێت و بەرخۆدانی بکا و ئێمە و گەرەکەمان بپارێزێت. کاتێک دەبینێت لە ڕۆژاوای کوردستان هێرش و مەترسی هەیە، پیلانگیڕیەکی گەورە هەیە، عەقڵیەتی ئەم پارچەشێتی دەرباز کردووە. بۆیەش ئامادەی خۆی دەرەبڕێت و ناسنامەکەی لە شوێنی تێکۆشانەکەی کە لە باشووری کوردستان بۆ دادەنێت و پێویستتر لەوە ئەوە دەبینێت کە بچێت لە ڕۆژاوای کوردستان پاراستنی بکات. ئەرکی هەمومانە لە پەیامی شەهید سەردەشت تێبگەین کە بەداخەوە ڕەنگە زۆرێک لە ئێمە لەم باشووری کوردستانە هێشتا لە پەیامی ئەم شەهیدانە تێنەگەیشتبین یان وەکو خۆیان نەماناسی بن. ئەرکی هەمومانە بێجیاوازی شەهیدان بە موڵکی ئەم نەتەوەیە بزانین، بە موڵکی مرۆڤایەتی بزانین. شەهیدان نەکەین بە موڵکی حزبێک، نەکەین بە موڵکی دەسەڵاتێک، بێجیاوازی. بۆیە ئەمەوێ پێتان ڕابگەێنم کە ئێمەش لە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان بە هەمان عەقڵیەتی هەڤاڵ بەکر شەهید سەردەشتەوە تێکۆشانی خۆمانەکەین. لێرەوە دەمانوێت ئەوە بڵێن شەهید سەردەشت بە تەنها موڵکی گەرمیان و گەرمیانەکان و خانەوادە و کەسەکانی نەبووە، بەڵکو موڵکی هەر چوار پارچەی کوردستان بووە. دڵسۆزی و خەمخۆری بەدۆم هاتنی لایەنە سیاسیەکان و بەرپرسان و کەسایەتی و خزم و هاوڕێیانی سەردەشت وایان کرد بەشێک لەم کۆسپە گەورەیە لە دڵماندا بڕێننەوە و ناخۆشەکانمان لەگەڵ خۆیاندا بەش بکەن. ڕوو لە ڕۆژئاوا کات و ئەرکی نەتەوەیی نیشتیمانیانەی خۆی جێبەجێکات و بەشداری لە بەرخۆدانی گەل و شەڕفانانی ڕێی ئازادیەکە و ڕۆڵێکی گرنگ و بەرچاو بینێت لە مەزنکردنی بەرخۆدان و سەرکەوتنی شەڕی ژیانی ئازادی و شکۆی گەلن. هەڤاڵ سەردەشت 2 ساڵ لە ڕۆژئاوا مێنێتەوە و لەو ماوەیەیە بەشداری چەندین نەبەردی و داستانی قارەمانەتیەکات و بە ڕۆحی مامەڕیشە و لێرانی تری مێژی تێکۆشانی گەل لە باشووردا یەکێتی نەتەوەیی بەرجەستە ئەکات.